بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان ستڵتان لێ بێ عزیزان و خۆشەویستان، من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە هەڵقەیەکی نوێی هەڵوەستەوە بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر ئەم هەوڵە بەردەوامە دەکەین کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ کەمکردنەوەی ڕۆڵی ئاینی پیرۆزی ئیسلام لە نێو کۆمەلگای کوردیدا. لە ماوەی ڕابردوو چەندین ڕووداوی نەخوازراومان بینی، ڕووداوە دڕندەیەکان کە لەلایەن چەندین مرۆڤەوە ئەنجامدرا، وەهاو کات ڕووداوەکانی کوشتن و کوشتوەنکاری، وەهاو کات ڕووداوەکانی زۆربوونی ڕێژەی تەلاق و تاوانەنێری هەرێمی کوردستان هەیە. بەشێکی زۆری بۆ ئەو هۆکارە دەگەڕێتەوە کە هەوڵێکی بەردەوام هەیە بۆ کەمکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە نێو کۆمەلگادا. بۆ ئەمڕۆ هەڵوەستە دەکەم بزانین هۆکاری ئەم هەمووە تاوانەیە و زۆربوونی تاوانەکان چ پەیوەندیەکی بە کەمکردنەوەی ڕۆڵی ئاین هەیە لە هەرێمی کوردستان. طبعا هەر تاچی کۆمەلگا هەر تاچی مسلمان کۆمەڵێک شت هەیە کە پەروەردەی دەکا. مثلا یەکەمین لە خێزان منداڵ پەروەردە دەبی، یەکەمین جار لە داچی ئەو فێرە ئەخلاقی جوان دەبی، پاشان لە بابی، پاشان لە براو خوشکەکانی ئەو محیتەی کە تێدا دەژی لەو خێزانەدا ئەو منداڵە کۆمەڵێک عورف و عادەت و ئەخلاق و بەهای گەورە لەو خێزانەی فێر دەبیتن. پاشان لە محەلەکەی خۆی ئەگەر محەلەیەکی تەندروست بێ، محەلەیەکی باش بێ، محەلەیەکی دیندار بێ، بەڕاستی کۆمەڵێک ئاداب و ئەخلاقی زۆر بەرز لەو محەلەش فێر دەبی. خاڵی سێیەم لە مزگەوتەکان ئەو منداڵە ئەو کەسایەتی ئەو کچە ئەو کوڕە لە مزگەوتەکانیش بەڕاستی فێرە دینداری و فێرە قیەم و ئەخلاقیشی زۆر گەورە دەبن. پاشان خاڵیەکی تر ئەوەیە کە لە مەکتەبەکان ئەو منداڵەیان ئەو کچە ئەو کوڕە لە مەکتەبەکان فێرە ئاداب و ئەخلاق و چۆنیەتی هەڵسو و کەوت و ژیانی دەکەن. کەواتە ئەمە ئەم چار شوێنەمان هەیە کە تاچی کۆمەلگا تێدا پەروەردە دەکرێت. بەس بەداخەوە ئێستا هەر چاری تووشی مەئسات و تووشی کارەسات بووە. یەکەمین خێزانەکان وا هێدی خێزانەکان هێریشیان دەکرێتە سەر، یعنی تاکە قەڵایە کەما بێ فەردی مسلمانی تێدا بپارێزرێ خێزانەکانە و دەشبینن کە ئەو حەملە ئیعلامیەی ئەو حەملە شەرسە بە قووەتەی کە دەکرێت دەیانەوێت بەڕاستی ئەم قەڵایش بڕوخێنن، ئەم خێزانەش وێران بکەن، ئەم بەها و ئەخلاق و قیەمە جوانانەی کە کورد ئیفتیخاری پێ دەکات لە هەموو جیان بەڕاستی دەیانەوێت وێرانیکەن. بینە سەر کۆڵان و بینە سەر محەلەکانیشمان بەڕاستی ئەوانش لەو ئاستانین، چونکە کۆڵانەکانمان گەڕەکەکانمان محەلەکانمان لە چێوە فێرە قیەم و ئەخلاق دەبن، لە مزگەوتڕا و لە مەکتەبیژڕا. ئەگەر مەکتەبەکان دەوریان نەما و مزگەوتەکانیش دەوریان لێ ساندرایەوە بەڕاستی ئەو کاتی هیچ چاوەڕوانی ئەوەی مەکە کە منداڵی بە ئەخلاق و بە قیەم و ڕێک و پێکمان لە ناو دروست ببێت. جا بۆیە بەڕاستی ئێمە پەروەردەی ئیسلامی، پەروەردەکردنی تاچی کۆمەلگا لەسەر ئەساسی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی لە قەیراندایە لە ینی کاریگەری زۆر دیارە. تەمەشای قیەم و ئەخلاقی منداڵەکان بکەن، تەمەشای هەڵس و کەوتی منداڵەکان بکەن لە قوتابخانەکان، تەمەشای هەڵس و کەوتی گەنجەکان بکەن لەو شوێنانێک کە خڕ دەبنەوە. بەو ئاخرش کە کۆمەڵێکی قێزەون و ناخۆشمان دیت و بیست، بەڕاستی ئەمە هەموو ئاساری ئەوەیە کە پەروەردەکردنی منداڵەکانمان زۆر لە کەمیدایە و لە بەرەو پاشەکشەدایە. بۆیە وازبی هەر هەمومانە بەڕاستی ئەو ئەومەتە ئەم خەڵکە ئەم لاو و گەنجانەمان بەڕاستی پەروەردە بکەینەوە لەسەر قیەم و ئەخلاقی دین و دەبی یەکەمین بەرپرسیش حکومەتە. حکومەت دەبی بەڕاستی ئیحتیمام بە قیەم و ئەخلاقی خەڵک بدە، چونکە چەند خەڵک بێ ئەخلاق بن بین القەوسین، چەند خەڵک بەڕاستی دووربی لە بەها ئەخلاقیەکان تووشی کێشە و ئەزمەی ئەخلاقی بی، ئەو حکومەت زەرەر دەکا، ئەو بازەکەی دەدات، کێشەکان لە بۆوی دەگەڕێتەوە، سەریوی دەخواتەوە. دەبی ئەو یەقینی بی هەرچەندە گەنجەکانمان فێرە تریا خواردن بن، حکومەت زەریبەکەی دەدا. هەرچەندە گەنجەکانمان لە شەقام و کۆڵانەکان
کاری خراپ بکەن حکومەت زەریبەکەی دەدا هەرچەندە خێزانەکان بێسەر و بەرمەند حکومەت زەریبەکەی دەدا کەواتە زەرمەند یەکەم حکومەت بەخۆیتی ئەو کێشانە بە دەرەزەیەک ڕوودەبی دەکاتن جا بۆیە دەبێ حکومەت بەڕاستی پلان و پرۆژەیەکی زۆر جوانی هەبی بۆی دووبار ئێتیمان بە مەکتەبەکان بداتەوە و بە مزگەوتەکان بداتەوە چکە ئەمە دوو سەنتەری زۆر بەقووەتن کەوا بەڕاستی دەتوانین مناڵەکانمان نەوەکانمان لەوێ فێرە ئەخلاق و قیەم و ڕوڕەوشتی جوان بکەین ئەوە یەقینت بێ ئەوە هیچ گومانی تێدا نیە بەڕاستی ئێستا یعنی زەنجی خەتەر لێدەدا کە بەڕاستی ئاخر قەڵامان کە قەڵای خێزانە ئەویش وا لە داڕمان و ئەویش وا لە ڕوخانە جا بۆیە بەڕاستی دەبێ هەمومان حکومەت و خەڵکو و مامۆستا و دوعات و عاقڵمەند و هەموو هەرچی کەسێک کە ئیحتیمام بە ئەخلاق دەدا هەرچی کەسێک کە بەها ئەخلاقەکانی لاشیرینە هەرچی ئینسانێک کەوە خوڕەوشتی جوانی پێ جوانە دەبێ غەم لەو مەسئلەی بخوا و دەبێ هەمووش هاوکار بین هەمووش تەواوکەر یەکترین بە ئیمام و خەتیب و دوعاتەکان بەتەنێ ناکرێ بەڕاستی بە وەزارەتی ئەوقافیش ناکرێ بەتەنێ بە وەزارەتی پەروەردەش ناکرێ بەتەنێ بەڵکو هەموو دەبێ هەماهنگ بن هەم حکومەت هەم خەڵک هەم ئیمام و خەتیب هەم دوعات ئینجا دەتوانین بەڕاستی ئێمە ئەو جیلەی کەوا ئێستا لا یوبەشیرو بالخەیر ئەو جیلەی کەوا دروست دەبێ هیچ بەشارەتی خێری پێوە نییە بەڕاستی نە جیلێکی مسەقەفە نە جیلێکی بە ئەخلاق و قیەمە نە جیلێکە ئینتیمای نیشتیمانی ماوە نە جیلێکە ڕحم و بەزەی و سۆزیشی مابی بەرامبەر دایک و باب و کەس و کاری کەواتە جیلێک ئەوە دابڕابێ بێزگەوە کە جیلێکەوە بەرەو تریاک و بەرەو شتی زۆر خراپ دەڕوات دەکەواتە جیلێک ئەو هەموو خەتەرەی لەسەر بێ چ چاوەڕوانی باشە و چاکە و مستەقبەڵێکی ڕۆشنداری لۆ بۆ دەکەی. ئێمە گەل لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی باس لە هەر کۆمەلگایە بکەین دوو جۆر پەروەردە هەیە پەروەردەیە کە پێی دەوترێت پەروەردەی دابوونەری پەروەردەی کەلتوری پەروەردەی ناو خێزان ئەمە پەروەردەیەکی ڕەنگە تا ڕادەیەک تایبەتمەند بێت بە کۆمەڵی خێزانەوە بەڵام پەروەردەیەکی ترمان هەیە کە پەروەردەیەکی گشتگیرە پەروەردەیەکی ئاینیە ئەبێ ئاین زۆر جارەیە جگەلەوەی کە وەکو عەقیدە کە وەکو خواپەرستی یان وەکو هەر شتێکی تر ئەبێ وەکو پەروەردە تەماشایکەین کاتێک کە ئاین وەکو پەروەردە تەماشا دەکرێت لە ناو خێزانێکە پەروەردەیەکی ئاینی هەبێت پێی دەوترێت ڕاستکردنەوەی ڕەفتار واتە ئاین بریتە لە تعدیلی سلوشی هەڵەکراو ڕێک لەگەڵ ئەوە دێت یەنها ئەنن فەحشایی وەلمونکر شتێکی زۆر سایکۆلۆجیانەیە دین ئەبێ بەردەوام ڕێگری بکە لەو سلوکە هەڵانەی کام ڕەفتار هەڵەیە ئەو ڕەفتارانەی هەڵەیە کە لە بەها کۆمەڵایەتیەکان دەردەچێت لە بەها مرۆڤایەتیەکان دەردەچێت لە بەها ئەخلاقیەکانەوە دەردەچێت واتە لە بەهای مرۆڤایەتی و بەهای ئەخلاقی و بەهای کۆمەڵایەتی هەر شتێک کە دەرچوو بووە پێشێلکردنی نەریت و دابوو نەریتەوە جا هەر ڕەفتارێکە بێ هەر شتێکی تر هەبێت کە کۆمەلگا قبوڵی نەکات زۆرینەی کۆمەلگا قبوڵی نەکات پێی دەوترێت لادان ڕەفتاری لادان ئاین پەروەردەی ئاین ئیش لەسەرەوە دەکا مرۆڤ چۆن ئەو شتانەی کە تووشی بووە یاخود لادان بووە دێ لێرە ڕاستی دەکاتەوە ئیستقامەی پێدەدا و ڕاستی دەکاتەوە ئێمە دوو جۆر هەڵەمان هەیە لادانەیە هەڵەیەکمان هەیە نەزاندراوە کەسێک هەیە هەڵەیەکەکە نایزانێ لە دەرەنجامی نەزانینی خۆیەتی لە دەرەنجامی تێنەگەیشتنی خۆیەتی نازانێ ئەمە قابلی ڕاستکردنەوەی تۆ ئەبێ ئەم هەڵەیانە ڕاستکەیتەوە لە ڕێگای پەروەردە ئەبێ ڕاستی کەیتەوە هەڵەیەکی ترمان هەیە مەقسوودە کە پێشێلکردنی مافی دوو جۆرەیە مافی تاک و مافی کۆمەلگا ئەمە ئیشی یاسایە ئەبێ بەپێی یاسا ئەم هەڵانە بۆیە سزادانراوە بۆ جارێکتر ئەم هەڵانە دووبارە نەبێتەوە چکە هەڵەیەکی مەقسوودە جا هەندێک شت هەیە لەناو کۆمەلگای ئێمەدا دەکرێت
ئەگەر تۆ بنەمایەکی پتەوی خێزانی نەبوو پەروەردەیەکە نەبوو حتمما ئەو مناڵانە ئەو گەنجانە ئەو هەرزەکارانە ڕەنگە نەیزانن ئەمە کاتی خۆی ئاین تاکە سەرچاوە بوو سەرچاوی تر نەبوو وەکو ئەو وایە تۆ ئەگەر زۆر تینوبی زۆر برسێبی یەک جۆرە خواردن هەیە و ئەم خواردنە لە ڕووی بایۆلۆجیەوە دەیخۆیت و تەواو بەڵام ئەگەر هەمە چەشن خواردن بوو هەمویان تام دەکەی و نازانی تامەی کامی لە کامەی خۆشترە ئێستا جگە لە ئاین کۆمەڵی سەرچاوی تر هاتوون دەخالت بە پەروەردەی خێزان و ناو کۆمەلگا دەکەن سۆشیال میدیایە ئەیتر گلۆبالیزیشنە یعنی جیهانگەراییە ئەفکاری لیبرالیزمە ئەفکاری ڕادیکالیزمە ئەفکاری نازام چی و هەموو ئەو شتانەی لە فیمینیست و یەکسانخوازی و هەموو ئەو شتانی کە هەیە بەشدارن لەوەی کە تۆ چۆن لەگەڵ بیرروبۆچوونی کەسی بەرامبەر قسە دەکەن ئەیانەوێ بیرروبۆچوونی کەسی بەرامبەر بگۆڕن و قەنعەت بە بەرامبەرەوە بکەن ئاین ئەو کەسانە لای ئەو کەسانێک کە بریتە لە عەقیدە و بریتە لە سنەتی ژیان بۆی ئەڵێن سنەتی ژیانە کۆڵگەی ژیانە بەبێ ئاین ڕەنگە مرۆڤ هیچ مانایەکی نەبێت ڕەنگە بەبێ ئاین مرۆڤ هیچ کاتێک داتایەک نەبێت لە بەهایەکانەوە ئاینە ئەو شتانەمان فێرەکە بەڵام لە بەرامبەر ئایندا کۆمەڵێ دەستەواژەی تر کۆمەڵێ مفرەداتی تر هاتۆتە مەیدانەوە کە مناڵەکانی خۆمان هەرزەکار گەورەکان ژن و پیا و هەر هەمووی فێر دەکا تۆ ئەڵێ ئەگەر پێشتر 1970 لە ئاین پەروەردەمان وەرەگرت ئێستا 125 لە ئاینە 110 لە بیرروبۆچوونێکی ترە 120 لە سیاسەتە 110 لەوی ترە هەموو ئەو شتانە ئەبێتە کوتلەیەک کە ڕۆلی ئەوانی تر هەمووی لاواز دەکات واتە دابشکردنی ڕۆل لەسەر هەموو ڕێکخرا و هەموو بیرروبۆچوون و هەموو ئایدیایەک هەموو فەلسفەیەک کە ئەمڕۆ ئەو فەلسفەیە دروست بووە بۆ ئەوەی چۆن بتوانێت تاکەکان بۆ خۆی ڕابکێشێ و بیکاتە زادەی بیرروبۆچوونی خۆیەوە بۆی ڕۆلی ئاین لێرە کاریگەری کەمتر بووە ڕەنگە لاواز نەبوو بێت ئاین هەر وەکو خۆیەتی بەڵام کاریگەری کەمتر بووە بۆ کەسەکانی بەرامبەر گەنجێک ئەوەنەی بەرامبەر سۆشیال میدیا ڕادەوەستێ و ئەوەنەی کاتی خۆی بۆ سۆشیال میدیا و فەیسبوک و تیکتۆک و نازەم هەموو ئەو شتانە تەرخانەکات بۆ بابەتێکی ئاینی تەرخان ناکات ئێستا فرەمینبەری پەیدا بووە کەسێک ئەگەر لە ڕووی سۆشیال میدیاشەوە بێوێ لە ئاین شت فێر بێ ئەوەنە شتی تەناقوز و شتی جیاواز هەیە بۆ پرسیارێک لەوانە 1000 وەڵامی دەستکەوێت بەڵام کاتی خۆی بۆ یەک پرسیار وەڵامێکی دەست دەکەوت ڕەنگە ئێمە بڵێن ئەمە بۆ زانیاری بەسوودە بەڵام زۆر جار هەیە بیر و بۆچوونەکانەوە پێچەوانەی یەکتر دەبێت ئەمەش کاریگەریەکی نەرێنی کردوتە سەر ئەوەی کە ڕۆڵی ئەوانە کەمتر بێت ئەجینە هەموو دایک و باوکێک بە دوای باشترین شتدا دەگەڕێ بۆ پەروەردەی منداڵەکەی خۆیە کاتێک کە هەرزەکارە بێت تووشی هیچ گرفتێک نەبێت هیچ دایک و باوکێک حەزی لەوە نییە مناڵەکەی تووشی گرفت بێت بەڵام هەتا ڕۆلی دایک و باوکیش لاواز بووە کاریگەری ئاینیش لاواز بووە کاریگەری هەموو بۆچوونەکانی تریش لاواز بوو لە گەنجێکە پرسی تۆ چ فەلسەفەیەکت هەیە نازانێت نە ئاینیە نە قەومیە نە نیشتیمانیە نە ڕەدیکالیە نە پۆپۆلیستیە نە ڕاساسیزمە نازانێ خۆی پێناسە بکات نازانێت شوناسی خۆی بڵێ کاتی خۆی بک کەسێکت دەگوت شوناسی تۆچیە ئەیگوت من کەسێکی قەومیم یان کەسێکی نێونەتەوەیم یان کەسێکی ئاینیم بەڵام ئێستا ئەو پێناسە لای گەنجەکان نییە بۆیە ئێمە دەکرێ بڵین گەنجی سەر لێ شێواو نە بەڵکو گەنجێکی شلۆقمان دروست کردووە ئەم گەنجە شلۆقە ڕەنگە بە بچووکترین وروژاندن لە بەرامبەرەکەیدا هەموو بەهایەکان لەبیر بکات ئەمە کارێکی مەترسیدارە یەک نەبوونی فەلسەفەیەکی یەکگرتوو بۆ هەموو ئەو فرە پەروەردەیانە کە هەر یەکە و لە ئاقارێکە تاک بۆ خۆی ئەوێ ڕابچێشێ ئەو پەروەردەی بکە کەواتە تاکێکی سەقەت دروست دەکات سەقەت بەمانەی ئەوە هەستی بەرپسیارەتی لا دروست نابێت بۆیە خەتای ئەوان نییە ڕەنگە خەتای ئەو هەموو فەوزایە بێت کە فەوزایەک لە جیهانە دروست بووە ئەم فەوزای خەلاقە کە دروست بووە ئەمە یەکێکە لە نەتیجەکانە بۆەوەی تۆ ئەم فەوزایە دروستە بێت ئەم فرە مینبەریە دروستە بێت بۆی تۆ ئاگەل لە سەرتر نەبێت چی ئەکات و چی ناکات
طبعا پرسیارەکە هەر بخۆی لە خۆیدا پرسیارێکی زۆر ڕوون و ئاشکرایەوە دەشبینین لە مەیدانی عملیدا ئەوەی دەبینین کە ئاین لە کۆمەلگادا کەم کرایتەوە چ ڕۆڵێکی نێگەتیڤی دروست کردووە لەسەر کۆمەلگادا. ئەوەی دەیبینین ئێستاکە ئەو کار ساتانەی کە ڕوو دەدەن لەناو کۆمەلگای ئێمەدا بنمونە ئەوەی کە لە سلێمانی ڕوویدا کۆمەڵە گەنجێک هجووم بکەنە سەر ئافرەتێک بە ئافرەتەکە بە هەر شێوازێک لە شێوازەکان بیت. ئەوە نیشانەی ئەوەیە دوورکەوتینەوە لە ئاین، نیشانەی دوورکەوتنەوەیە لە دین، نیشانەی ئەوەیە پەروەردەیەکی دروستی دینی نییە. ئەمە ناڵێن هەر دینی ئیسلامی، ئێمە قسەمان لەسەر ئەوەی نییە. زانایانی علم النەفس و کۆمەڵناسی دەڵێن گەنج و مراهق لە تەمەنی هەرزەکاری و لە تەمەنی گەنجێتیدا ئەوەندەی پێویستیان بە ئاینە پێویستیان بە خۆراکیش نییە. بۆچی؟ چونکە ئاین دەبێتە تاکە دەرچیان بەو نەسە دەرێت دەرێ ئاین دەبێتە تاکە دەرچیان بۆ ئەوەی دەریان بچوێنی لە هەموو ئەو نەگبەتی و نەهامەتی کە ڕوبەڕوویان دەبێتەوە و دەبێتە هۆکارێکیش بۆ ئەوەی داهاتوو ژیانیان خۆش بکەن و باش بکەن. واللهی بەداخەوە وەکو کورگۆتنی خۆمان زگمە بەو گەنجانە دەسوێتەوە، بەو تەمەنەی دەسوێتەوە کە ئەو تەمەنە تەمەنێکە پێویستە لە خزمەتی ژین و دینی و گەلدا سەر بکرێتن. کەچی دەبین بەداخەوە گەنجەکانمان هەمووی مەشغول کراینە، دەڵێم مەشغول کراینە، نارم مەشغول بوونە، دەڵێم مەشغول کراینە بە کافتریا و بە نێرگلە و بە هەندێک شتی لابەلا بە زیادەڕۆیی لە سیرکردنی تۆپانێ و بە زیادەڕۆیی لە دەرچوونیان لە بۆ هەندێک ئەو شوێناندا. ئەوە هەموو هۆکارەکەی ئەوەیە ڕۆڵی ئاین کەم کرایتەوە، کە ڕۆڵی ئاین کەم کرێتەوە تەبعاً دەبی شتێک هەبی بتوانی ئەو فەراغیان بۆ پڕکاتەوە. ئەوانیش فەراغەکەی خۆیان بەچی پڕ دەکەنەوە؟ بە بێشتی فەراغەکەیان بەشتی لابەلا پڕ دەکەنەوە کە ئەو شتانە هەم زیانیان بۆ خۆیان، هەم بۆ کۆمەلگایان، هەم بۆ خێزانیشان دەبیتن. وە دی توشمانە وە دەشبینین ئەوە شتێک کە ئێستاکە ناو کۆمەلگای مەدا ڕوو دەدات لە زیادبوونی تەلاق، لە زۆربوونی کوشتن، لە دزی، لە تاوان، لە کارەساتی ئۆتۆمۆبیل. ئەوانە هەمووی هۆکارەکەی ئەمە بۆ ئەو لای دەگەڕینەوە. بەڕاستی وەک خۆم بۆ ئەوە دەگەڕینەوە کە دوورکەوتنەوەمانە لە ئاین بە هەموو شێوازەکانی ئاین، نەک تەنها لە ئاینی ئیسلام. من دەڵێم ئاینیش ئەگەر ئاینی ئیسلامیش نەبی ئاینێشکەبی کۆمەلگا هان دەدا، کۆمەلگا ئاراستە دەکات یان تاک ئاراستە دەکات بەرەوچی بەرەو ئەوەی خزمەتی کۆمەلگاکەی خۆی بکات، جا بە هەر شێوازێک لە شێوازەکان بی کە ئەوان پێیان باشە. وەڵاهی زیاتر گەنجەکان ئێستا کە ئەوەندەی هیوایەتیان لە سۆشیال میدیایە و لە سناپ و لە ئەوانەی کە تەرفیهینە زیاتر ئەوەندە بەدەم خوێندەوە نییە. ئێمە ئێستا کە ئەو ڕۆکە و دوێنێ و کە دەفتەرەکانی وەرزی یەکەمی خوێندنماندایت و نەتیجەماندایتەوە قوتابێن بەڕاستی کارەسات بەڕێوەیە. ئەگەر بەو شێوازایی بەڕاستی کارەسات بەڕێوەیە لەلایەنە پەروەردەیەکەی. یعنی تەڵەبەمان هەیە کە ئاستی زۆر باشە کەچی 5 و 6 لەسەر 6 دینیتن کە لێشی دەپرسیت هۆکارەکەی چ هۆکارەکەی دەرێ مامەستە وەرسم لە ژیاندا. ئەو گەنجە بۆ وەرسە لە ژیان دەبی بپرسین. گەنجێک لە تەمەنێکی ئەو تەمەنەیدا خەریکی نێرگلە کێشان بی، نێرگلەی ئۆتۆماتیکی لە نێو جیرفانی دابی، مۆبایلێکی بە 12-13 وەرەقەی لە ناو جیرفانی دابی، هەر ئەو نوع کەسەی لێ دەرەچێتن کە ئێمە ئێستا دەبین کە زۆر بەداخەوین. بەڕاستی ئێمە وەکو ئەوانەی کە کەسی پەروەردەکارین، مامۆستاینە، خزمەتمان لە پرۆسەی پەروەردەدا هەیە، بەڕاستی ئەو شتانە زۆر بە کارەسات بار دەبینین. دیارە پەروەردەی ئاینی و ئاین کاریگەری لەسەر کۆمەڵگە و لەسەر تاک و لەسەر ئاراستەکردنی هەم خێزان، هەم تاک، هەم کۆمەڵگە بەگشتی دەورێک و ڕۆڵێکی کاریگەر و گەورەی هەیە. هەر کاتێک کۆمەڵگە لە ئاین داڕنا، کۆمەڵگە لە ئاین جودا بووە، ئەو کۆمەڵگەیە بەرەو ئاقارێکی نالەبار و خراپ دەڕواتن. چونکە ئاین هاتووە لە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی تاک لەگەڵ یەکتر، لە بۆ ڕێخستنی پەیوەندی کوڕ لەگەر باوک، کوڕ لەگەر دایک، کز لەگەر دایک و باوک وە خێزان ئاش بکاتەوە، وە کۆمەڵگە بەرەو ئاقارێکی تەندروست بباتن. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە هاتووە فەرموویتی ئینەما بوعیثت لیئوتەمیمە مەکاریمە الئەخلاق، هاتووم بۆ تەواوکردن و
وەکو بڵێ نەخشە تەواوکردنی کۆمەلگا لە ڕووی ئاکاری و ڕەوشتیەوە ینی ئینسانەکان بە ئاکار بەرزی و بە ڕەوش بەرزی و بە بەهای باڵاوە ژیانی خۆیان بکەن لۆیە کۆمەلگە کاتێک کە ئاکاری لێدادا بڕێ کە ئاینی لێدادا بڕێتن بێبەش دەبی لەو هەموو ئاکارە جوانانەی کە خوای تەبارەک وتەعالا خالقی ئینسان و خالقی هەموو کەون و کائیناتە کاتێک کەواد لێ کرد دەبی ئەتوو دەست ببەی لە بۆ بەرنامەی بەشەری لە بۆ ئەو بەرنامانەی تر کە بەشەردایان نایە ئەو بەشەرەی کە بەرنامەی دانایە خۆی شارەزانیە لە ناخ و دەروون و دەوروبەرەکەشی خۆشی بە تەواوەتی چ زای ئەوەی بتوانی بەرنمەیەکی تێر و تەسەر لە بۆ ژیانکردنیێکی تەندروست لە بۆ ئینساندا بنێتن کەواتە پێویستمان لابد پێویستمان بەوەیە ئاینێک بیتن کە ئەو ئاینە پەیوەندیەکانی ئینسان و پەیوەندیەکانی تاک ڕێک بخاتەوە بە شێوازێکی تەندروست ئاراستەی بکاتن چونکە ئینسان کاتێک کە درا دەستی خۆی ئەو کاتە بەگوێی نەفسی خۆی دەکات نەفسیش چی پێویست بوو چی داوا کرد ئەو ئینسانە بەگوێی دەکاتن کە نەفسیش ئینە نەفسە لە ئەمارەتون بیسوو ینی نەفس عادەتەن ئاراستەی ئینسان دەکا بەرەو شتی خراپ چکە شتە سادە و ڕووکەشەکان وەردەگریتن تەعەمق لە شتەکان ناکە بە قوڵی ناستە ناو کڕۆکی ئەخلاق و ڕەوشت و گەورەی ئینسان و گەورەی کۆمەلگە و تەبایی و تەعایشی کۆمەلگا لەوێوە ئەو نەفسە ئاراستی ئینسان بە شێوازێکی ناتەندروست دەباتن لێرەدا دێمە سەر ئەوەی ئەسڵەن ئێستا ئێمە ئەگەر ئاین لە ئێمە داببڕین ئاین لە تاکدا ببڕی ئاین لە کۆمەلگە و لە خێزاندا ببڕی هیچ نامینێتەوە شتێکی وان نامینێتەوە شانازی پێوە بکەین کەواتە گەورەیەکان و جوانیەکان و پیرۆزیەکان و ڕێچیەکانی ناو کۆمەلگا چ لە لای تاک چ لە کۆمەلگا چ لە لای موئەسساتی دەوڵەتیش هەمووی لە ئاین وەرگیرایە یعنی ئێستا ئەگەر ئەوروپا وەربگری یعنی ئەو جوانیانەی کە هەیە ئەو ڕێچەی کە هەیە لە خێزان بگرە لە کۆمەلگە بگرە لە موئەسساتی دەوڵەت بگرە هەرچی جوانی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام وەرگیرایە لە حەزارەی ئیسلامی وەرگیرایە لۆ چونکە ئەو ئاینە هاتیە لە بۆ ڕێخستنی ئەو شتانە ئەگەر نمونەیەشی بەسیت بە ئەوروپا و بە ئەمریکا و بە بەریتانیا و بە هەموو ئەو وڵاتانە بینیەوە سیر دەکەی ئەو شتە جوانانەی کە لەوێن دەرێدا هەیە هەمووی باگراوندێکی ئاینی هەیە حتا سەدەی ڕۆشنگەری کە لە ئەوروپا سەری هەڵدا دەرێ زۆربەی زۆری شتەکان لە حەزارەتی یۆنانیەوە وەرگیرایە حەزارەتی یۆنانیش متەمەسیلە لە حەزارەتی ئیسلامی چکە ئیسلامی لە یۆندرە حەزارەتێکی گەورەی هەبووە لێ ئێمە کاتێک کە لەو حەزارەتە دوور دەکەوینەوە لەو شارستانیەتانە دوور دەکەوینەوە کە شارستانیەتی ئیسلامیە ئێمە خۆمان بە هەڵەدا دەبین خۆمان بەرەو ناڕێکی دەبین کەواتە ئەو ناڕێکی ئاین کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەلگا و ئەو ناڕێشیانی کە بوونیان هەیە هۆکارەکەی بریتیە لە دوورکەوتنەوە لە ئاین و لە دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو هەموو ناڕێشیش کە هەیە تەمان بە منەظەمی ئیشی لەسەرکرایە بەڕێکخراو ئیشی لەسەرکرایە کەوا ئەو ئیشە وای لێ بێتن لۆ جویانوێ ئاینی پیرۆزی ئیسلام ناشیرن بکەن و تاک دابڕنن لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە وای لێ دێ هەتا بۆ دوایی هەوڵێکە بوو و سەپۆرتی ئەو هەوڵەش دەکرا لە هەموو لایەنەکانەوە بێبەشکردنی قوتابیان لە ئاینی پیرۆزی ئیسلام لە پەروەردەی ئیسلامی بیان گۆڕی باە لە بۆ پەروەردەی ئاینەکان کۆمەلگە بەرەو ئەو هەڵوەشانەوەی دەڕواکە ڕوو دەداتن کۆمەلگە بەرەو ئەوە دەڕواتن کە ئەمڕۆ بە چاوی خۆمان و بە چاوی سەر دەیبینین ئەو حادیسەی کە لە هوانەی سلێمانی ڕوودەداتن ئەوە داڕنینی گەنج و لاوەکانمانە لە پەروەردەیەکی ئیسلامی پەروەردە نەکردنیانە لە پەروەردەیەکی دروست کە لە ئەساسی دینەوە وەردەگیرێتن ئەوەمان دێتەوە پێشتاوی کاتێکە لە هەولێری پایتەخت کاتێکە لە کەرکووک کاتێکە لە سلێمانی کاتێکە لە هەڵەبجا کاتێکە لە دهۆک ڕوودەداتن گەنجەکانمان سەر لێ شێواو دەبن سەرهەڵگرتنی گەنجەکان خۆکوشتنی کەسەکان ئینتیحاری ئینسانەکان زوڵم و عنف و تەتەڕوف لە ناو کۆمەلگەدا لە ئەساسی دابڕینی ئینسانەکانە لە پەروەردەی ئاینی لۆیە ئەو هەوڵە ینی منەظەمەیەک هەوڵیدا ئەو پەروەردەی ئاینیە کە پەروەردەی ئیسلامی و بیکاتە پەروەردەی ئاینی تاوەکو ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو کۆمەلگەی ئێمەدا کاڵ بکاتەوە بەرەو ئاقارێکی بە لە داهاتوو هەرنەی هێلیتن.
ئاین وەکو یاسا هەردووشیان هەوەکارێکن بۆ ڕێخستنە کۆمەڵایەتیەکان لە نێوان خێزان و کۆمەلگادا کە وای کردووە هەر یەک لە ئاین بە ڕۆڵی خۆیان هەستن ئاین و یاسا بە ڕۆڵێکی تەواوکاری کە وای کردووە هەردووچیان بێک شێوە زۆر جاران وایە کە ئاین ڕۆڵی بەهێزتر دەجێڕێت لە یاساش لەبەرەوەی یاسا هەموو کاتێک چاودێری بەسەر تاکانی کۆمەلگا نییە لەوەی کە چاودێری تاکانی کۆمەلگا بکە بەڵام ئاین هەموو کاتێک لە لای هەموو تاچێک ئامادەیە لە ترسی خوددا لە ترسی ئەو سزایی کە ئەگەر لە دنیاش کەشف دەبێت لە قیامەت لەسەری کەشف دەبێت ئامادە نابێ هەموو ڕێژەیەکی تاوان ئەنجامدات بۆیە هەردووچیان بە ڕێژەیەکی تەواوکاری هەڵدەستن بە ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان ئەندامانی خێزان و ئەندامانی کۆمەلگا بۆیە لە کاتی هەبوونی خەلەل لە هەردووچیان لە هەر یەکێکیان دەبێت ئەوەی کە خەلەل لە ڕێخستنەکان دروست بێت و سەر هەڵبدات سەر بچێشی لە بۆ تاوان ئەنجامدانی تاوان بە تایبەتی کە لە کوردستان کە تەداخل لە نێو دادگاکان و لە دەستگای یاساییەکان زۆرە ئەمە وای کردووە پێویست بۆیە کە ئاین ئەمڕۆ لە پڕ بکاتەوە ئاین هەڵسێ بەم ئەرکە بۆیە هەموو ئەندامانی هەر کۆمەلگایەک بە تایبەت کۆمەلگای کوردستان پێویستی بۆیە کە ڕۆڵی ئاین تۆغ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ڕێژەی تاوان کەم بکەینەوە چکە لە کاتی لاوازبوونی ڕۆڵی ئاین لە کۆمەلگادا وا دەکات کە ڕێژەی تاوان بەرز بیتەوە بە تایبەتی ئەو تاوانەی کە لە نێوان ئەندامانی خێزان ڕوودەدات لەلایەن دایک بۆ منداڵەکەی لەلایەن باوک بۆ منداڵەکەی یان لەلایەن باوک بۆ یان بابرن هاوسەر بۆ خێزانەکەی هەموو ئەو تاوانانێک کە لە نێوان ئەو ئەندامانی خێزان ڕووداتن لە ئەنجامی ئەوەی کە غیابی یاسا و ڕۆڵی ئاین کاڵ دەبێتەوەی کە تاوانەکان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیاد بکەن کۆمەڵێک تاوان هەیە کە لە ئەنجامی کاڵبوونەوەی ڕۆڵی ئاین و کاڵکردنەوەی ڕۆڵی ئاین لە کۆمەلگای کوردی زیادیان کردووە بە تایبەتی ئەو تاوانانێک کە لە نێو خێزان ڕوودەدات و ئەنجامدانی تونتیژی لە نێوان ئەندامانی خێزان بە تایبەتی لەنان باوان بۆ منداڵەکانیان لە ئەنجامی بێدەسەڵاتی منداڵەکان دایک و باوکان زۆر جار تونتیژی بەرامبەر خێزانەکانیان بەرامبەر منداڵەکانیان ئەنجام دەدەن هەروەها ڕێژەی تونتیژی خێزانی بە تایبەتی لە دژی ئافرەتان کە بەداخەوە ئێستا ڕێژەی تونتیژی خێزانی بەرامبەر پیاوانیش لە پەرسەندندایە ئەمەش بەشێکی ترە لەو تاوانانەی کە لە کۆمەلگەی کوردی لە ئەنجامی کاڵبوونەوەی ڕۆڵی ئاین پەرەی سەندووە هەروەها هەڵوەشانەوەی خێزان کە بەداخەوە ڕێژەیەکی یەکجار بەرزە و ساڵ بە ساڵی ڕێژەکەی بەرزتر دەبێتەوە لە ئەنجامی نەبوونی یاسایەکی تون و تۆڵ کە پەیوەندی نێوان خێزانەکان ڕێک بخە و لە ئەنجامی کاڵکردنەوەی بە ئەنقەستی ڕۆڵی ئاین وای کردووە کە ئەندامانی خێزان لە یەکتر دوور بکەونەوە هەموو ئەو توێژینەوە یاسایی و کۆمەڵایەتیانەی کە لە ڕابردوو بە تایبەتوانێک کە دۆرکاین باسی دەکات هەموو ئەو تاوانانەی کە لە نێوان خەڵکی ئایندار و خەڵکێکە لە دەروی ئاینیان لایەنە ئاینەکەی کاڵترە بە تایبەتی ئەوانەی کە لایەنی ئاینیان تۆخترە کەمتر ئەو تاوانە ڕوودات بەڵام ئەوانەی کە دوورن لە ئیلتیزاماتە ئاینەکان ڕێژەی تاوانکردن لە نێوانیان زۆر زیاترە بەراورد لەگەڵ ئەوانەی کە ئیلتیزاماتیان کەمتر مەدرسە ئاینەکان یاخۆ هەموو دەستگا ئاینەکانی وەکو مزگەوت وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان وەکو قوتابخانە ئیسلامیەکان هەموو ئەوانە بەقەت خۆیان ڕۆڵ و کاریگەریان هەیە لەو بەهێزکردنی ڕۆڵی ئاین لە کۆمەلگادا و بەهێزکردن و چاندنی بنەما ئاینەکان لە دەروون و مێشتی تاکانی کۆمەلگا وا دەکات کە ئەمە تاچێکی تەندروست لە کۆمەلگا بەرهەم بێت وا دەکات کە ئەم تاکە بیر لەوە نەکاتەوە ئەزیەتی بەرامبەرەکەی بدا بیر لەوە نەکاتەوە ئەزیەتی تونتیژی بەرامبەر منداڵەکەی ئەنجامدا یاخود بەرامبەر دراوسەکەی ئەنجامدا چونکە ڕۆڵی ئاین لەلای ئەم تاکە زۆر بەرزە و هەست بەوە دەکات کە چاودێریی خوای گەورەی بەسەرەوەیە و لە غیابی یاساش بەردەوام ئەو لە بیری ئەوەی دایا چۆن چاکە بەرامبەر دەوروبەرەکەی ئەنجامدات و دوورکەوێتەوە لە تاوانکردن. ئەوە
بە دەرەزە یەک وایە چونکە بەڕاستی داکوباب پێ ناڕەحەت دەبی دەرەزەی یەک داکوباب ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتەکەی منداڵەکانی توش دەبیتن جا بۆیە بەڕاستی دەبی داکوباب وریابی لە منداڵەکانی خۆیان بەڕاستی چاوکراوە بن بەڕاستی بزانن ئەو منداڵی چ دەکات لەگە چی هەر دەگەڕێ لەگە چێ دەسوورێ لە مەکتەب لە قوتابخانە برادەراتی چێ دەکا کە دەسە دەرێ لە کۆڵان لە گەڕک برادەراتی چێ دەکا بەڕاستی دەبی منداڵەکان بنێرین بەرەو مزگەوت بیانێرین لە خزمەت مامۆستایەکان فێرە ئەدەب و ئەخلاقیان کەن مەراکزی قورئان ڕێکخراوەکانی کە ئیحتیمام بە قیەم و ئەخلاق و بەهای کۆمەلگا دەدەن دەبێ ئەو منداڵانە بگەڕێنین و ئەو شوێنانە ئینجا دەتوانین لێیان ئەمین بن بۆی تووشی هیچ کارەسات و ناڕەحەتی نەبن بەنسبەت ئەوەی کە بەڕاستی ئێستا ڕۆڵی مزگەوت زۆر کەم بۆیتەوە یعنی بەڕاستی ینی ئەو دەورە گەورەی کە مزگەوت هەیبوو لۆ پێگەیاندنی قادا پیاوی چاک عالم و دانا و زانە تەبعاً کورد ئەگەر مەفخەرەیەکی هەبێ مەفخەرەکەی لە مزگەوتە ئەگەر گەورەیەکی هەبێ کورد هەموو گەورەیەکەی مزگەوتە هەرچی قادەیە هەرچی مفەکرە هەرچی پیاوچاکە هەرچی ئینسانی شاعیر و دانا و زانایە هەموو بەرهەمی مزگەوتە بەڵام بەداخەوە ئێستا ئەم دەورە لە مزگەوتی سێنرایتەوە ئەم شوێنە عەزیمە کە پیاوی دروست دەکرد بەداخەوە ئێستا لە مزگەوت ساندرایتەوە دێکەواتە ئێستا دەبی چ بکرێت دەبی دایک و باوکەکە غەم لەوە بخۆن کە شوێنانی تر بەدیلی مزگەوت بدۆزنەوە منداڵەکانیان تێدا پەروەردە بکەن مەسەڵەن ئێستا کۆمەڵێک سەنتەرمان هەیە بۆ لەبەرکردنی قورئان بۆ لەبەرکردنی حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پێگەیاندنی گەنج و شەبابی لاو بۆ ئەوی بەڕاستی بەهاو قیەم و ئەخلاق فێر بن دەبێ ئەمە بیانیێرینەوێن دەر هیچ عیلاجمان نییە باب و داک بەتەنێ ناتوانن کۆنتڕۆلیان پێ ناکرێت لە گەڕێکیش نییە لە قوتابخانەش مفلیسە دێکەواتە لابوودە دەبێ ئەو دایک و بابە دەستی منداڵەکانیان بگرن بیان بەنە ئەو شوێنانی کە قورئان لەبەر دەکرێت فەرمودەی پێغەمبەر لەبەر دەکرێت صلی الله علیه وسلم و فێرە قیەم و ئەخلاقی جوانیان دەکرێت ئەم ڕووداوە هەموو ڕووداوەکانی تریش لێرە و لەوێ لەو شوێنەکانی ترەکرێت بەڵام هەندێکیان سۆشال میدیا زەقی دەکاتەوە هەندێکی تریشان سۆشال میدیا نایکات بەپێی ئەو ڕووداوانەی کە هەیە ئەڵێ دوو لایەنی هەیە لایەنێکی یاساییە کە ئەوە یاسا خۆی بڕیارەدا چۆن ئەمە یەکلاکاتەوە لایەنێکی کۆمەڵایەتی دەرونیە هەندێک پێیان وابوو لە شۆڤەی ئەو شتە یعنی ئەمە کارێکە ناکرێ بڵێن گەنجەکان هەڵەن ناشکرێ بڵێن ئەوەی تریش هەڵەیە دەکرێت بڵێن سیستەمێکی هەڵە هەیە کە بۆ ڕەوازپێدانی ئەم شتانە دەکرێت چونکە ئەوانی کە لەوێن هەمووی کوڕی خێزانێکن ڕەنگە ئەم خێزانە بەهۆی هەندێک کار و بەهۆی هەندێک شتی تری نەهامەتی تر نەپرژا بێتە سەرەوەی کە چۆن بتوانێت مناڵەکانی خۆی یان کەسەکانی خۆی پەروەردە بکات یەکشت هەیە تۆ لە ڕووی ئابوووریەوە تۆ دەتوانی هەموو ژیانی ئینسان بگۆڕی کاتێک کە گەنجێک دەرچووی کۆلیژە دانیشێ لە ماڵەوە هیچ ئیش و کارێکی نییە بیر لە چ دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە چۆن خۆی تەفریق کاتەوە عیدوانی دەردەچێت شەڕ لە بەتاڵی باشترە شەڕ چەندە ناخۆشە بەڵام بەتاڵی لە شەڕ ناخۆشترە کاتێک کە بەتاڵە بێت هیچ بەرهەمێکی نابێت هیچ بەرهەمێکی نابێت تووشی ئینحراف و لادانە بێت بەڵام کاتێک تۆ وەرە گەنجێک هەر گەنجێکە بێت بیخە سەر کارێک کاتێک کە مەشغوڵە بێ 8 سەعات کارەکات 8 سەعات دەخەوێت هەر سەعاتەکەی تر ناپڕجێتە سەرەوەی بچێت ئەو شوێنانە و لەو شوێنانە شتی تر بکە ئێمە مەبەستمان پارە نییە بڵێن وڵای ئەوانە لەوێن فەقیرن و هەژار ئەوە هیچ علاقەی ئەو ڕووداوانە هیچ علاقەی بە دەوڵەمەند و بە هەژارەوە نییە علاقەی بە چۆنیەتی کارکردنە چۆنیەتی بەرهەمی خۆیان هەبێت بۆیە ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە ڕەنگە زیاد لە پێویست زەق کرابێت و هیچ لایەک خەتابارنیە ڕەنگە هەمومان بزانین پاڵنەری ئەم کارانە چییە لێرە و لەوێ لە شوێنێکی ترە دەکرێت ئەگەر تۆ سیستەمێکی کارکردنت هەبێت خەڵکانێکەوە کار بکەن ئەوانەی کە لەوێن ئەبێ بیر لەوە بکەنەوە چۆن بتوانن ژیان بکەن چۆن بتوان ژیانی خۆیان ئاسوودە بکەنەوە ئەوە هەمووی لە بەتاڵێت ئەزانی کاتی خۆی کۆمەلگا منداڵ و تاچی پەروەردە دەکرد کاتێک کە منداڵێک جگەرەی بەدەستەوە بوو
دوکاندارەکە دراوسەیەەکە فلان کەسەکە پێی و تۆ جارێکتر نابێت جگەرە بخۆیت تۆ جارێکتر نابێت جنێو بدەیت ئەچوە قوتابخانە بە هەمان شێوە ئەچوە کۆڵان بە هەمان شێوە ئەچوە دوکان بە هەمان شێوە ئێمە بیرمان دێ هیچ گەنجێک ناچوە چاخانێک دابنیشێت چاخانەکان بۆ کەسە بە تەمەنەکان بوو وەکو ناونیشان بوو ئەمە کەواتە کۆمەلگە هەمووی بەرپسیارەتی پەروەردەی تاکی وەردەگرن ئێستا باوک دەڵێ من ناتوانم لەگەڵ مناڵەکەم زۆر تونکەم زۆر قسە بکەم ئەترسێم قسەم پێ بڵێتەوە یاخود قسێکی ناشێنم کە یا بچێتە دەرەوە کەواتە ئەبێ دووبارە وەکو هەموو ئەو دەوڵەتانی کە سیستەمی کۆمەڵاتیان هەڵوەشاوە گەڕانەوە سەر خێزان ئێمە شەوێ بگەڕینەوە سەر خێزان خێزانێکی تەندروست خێزانی تەندروستیش لەوە پێک دێ گەنجێک چ کەسێک هەڵدەبژێرێ هاوسەرگیری لەگەڵ بکە چونکە ئەمە زۆر غەڵەتیمان کرد لە هاوسەرگیری چێ هەڵدەبژێری لەگەڵ تۆ هاوتا بێ گونجاو بێت بۆی بتوان مناڵێکی تەندروست پەروەردە بکەیت ئەخر ناکرێت تۆ کوڕ و کچێک هاوسەرگیری دەکەن 20 ساڵە هاوسەرگیریان کردووە تا ئێستا کێشیان هەیە چۆن مناڵێک پەروەردە دەکەن تا ئێستا کوڕ و کچێک کێشیان هەیە خزم و کەس پیان ئەڵێن ئەگەر مناڵێکتان بێت ئەوە کێشەکەتان چارەسەر بێت ڕەنگە باشتر بێت ئاخر ئەگەر ژن و مێردێک کوڕ و کچێک هاوسەرگیریان کردو کێشیان هەبێ ئەم مناڵە چی چارەسەر بکات بۆیە هەموو ئەو سیستەمی خێزان غەڵەتە باشترین چارەسەریش گەڕانەوە سەر پەروەردەی خێزان تۆ نەپێویستت بە یاسایە نەپێویستت بە دەوڵەتە بەڵکو پێویست بەسیە یاسای ناو خێزانی وەبگەڕێت ئەمەش لە ڕێگای سێشت دەبێت یەک لە ڕێگای هۆشیارکردنەوەی خێزان دەبێت پێشی هاوسەرگیری دوو لە ڕێگای عەقیدەیەکی پتەوی ئاینی دەبێت چونکە ئەوەی کە عەقیدەیەکی پتەوی ئاینی هەبێت هەرگیز هەڵە ناکات سێمیشت لە ڕێگای دادپەروەری کۆمەڵایەتی دەبێت کە دایک و باوک هەز بە غوبن نەکەن هەز بە ستەم نەکەن کاتێک ئەوان هەستیان بەستەم نەکرد ئەوانی دەرێ ناینەوە ناوماڵێ بەڵکو خێزانێکی زۆر بەختەوە دەبێت ئەو کاتە ئەو مناڵە ئەڵێ کوڕی دایک و باوکی خۆیەتی هەرگیز هەڵە ناکە و غەڵەت ناکە من پێم وایە دوورکەوتنەوە لە مزگەوت نزیک بوونەوەیە لە شتە خراپەکان چونکە مزگەوت ئێمە وەکو مسلمان ئێمە باسی کۆمەلگەیەکی ئیسلامی دەکەین باسی کۆمەلگەیەکی ئەلمانی ناکەین لە کۆمەلگا ئەلمانیەکان لە کۆمەلگا غەربیەکانیشەوە خەڵک بەرەو مزگەوت دەگەڕێتەوە بەڕاستی ئێمە ئاگامان لێیە بەڵام لە کۆمەلگەی ئێمە کە کۆمەلگەیەکی مسلمانە دوورکەوتنەوەی گەنجمان لە مزگەوت نزیک بوونەوەیەتی لە خراپە هەچ کاتێکی لە مزگەوت نزیک بوویەوە لە شکارە خراپەکان دوور دەکەویتەوە دوورکەوتنەوەشمان لە مزگەوت نزیک بوونەوەمانە لەو شتانێک کە بەڕاستی دەبێتە سەرنجامەکەی خۆش نابێت گەنجەکانی سلێمانی کە لەو کچەیاندا وە کچەکە خودی خۆشی هەردوو لایەن قوربانی ئەو ئەجێندا و بەرنامە ڕێکخراوەنە کە بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی لە پشتیەوەن ئەوانە بووینە قوربانی جێبەجێکاری ئەو بەرنمەیە بەنا ئاگایانە زۆربەیان بەنا ئاگایانە کەوتیونەتە ناو ئەجێندایەکی دەرەچی کە ئەو ئەجێندایە لە بۆ لە باربردنی خێزان و لە باربردنی کۆمەلگە و تێکدانی کۆمەلگەیە ئەوانە قوربانینە دەبی ئێمە زگمان پێیان بستێتن هیچ کاتێک چارەسەری قەزیەکانیش بەدگرتن و بە سزنکردن و بە ناردنیان لە بۆ سزنەکانی ئەحداس و سزنەکانی تر چارەسەری نابیتن بەڵکو گەڕانەوەی ئینسانە لە بۆ کرۆشی پەروەردەکردن کە بریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام گەڕانەوەمانە لە بۆ حوجرەی مزگەوتەکان لە بۆ ناو مزگەوتەکان بۆ ئەوەی لەوێوە وانەی ئەدەب و ڕەوشت وانەی ئەخلاق بەرزی وانەی بەها باڵاکان لەوێوە فێربینەوە وە فێربین ئینتیمای وڵاتمان لە بۆ زیاد بیتن خاکمان خۆش بوێتن ئەتو ئەگەر تەمەشا بکەی تەمەشای کاک عیمران تەمەشای ڕابردوو بکە ئەوانەی کە ڕائیدی ئەو کۆمەڵگەی ئێمە بوونە چێ بوونە ئەوانە بوونە کە لە حوجرەکانەوە تەخەڕوجیان کردیە ئەوانە بوونە کە مەلا بوونە ئەوانە بوونە کە مێزەر بەسەر بوونە ئەوانە بوونە کە لە ئەلف و بای قورئانی پیرۆزەوە و لە سەرەتاییەکانی سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و لە کتابەکانی شافعی و ئیبن تەیمیە و ئیبن ئەثیر و ئیبن سەلاحی شەهرەزوری و هەموو ئیبن خەلەکان و هەموو ئەوانەی تر فێرە دەرز بوونە و چۆچیان لە بەردەم مامۆستایەکی ئاینی دادایە دواتر بووینە ئەو عەلامە و گەورەیەی کە ئەوڕۆ کۆمەڵگەی کوردی شانازی پێوە دەکاتن لەو کات وڵاتمان وێران نەبوو لەو کات کۆمەڵگەمان بەرەو هەڵدێر نەچوو چونکە ئەو پیاوە گەورانە خەریز و دەرچووی حوجرە و مزگەوتەکان بوون و لەسەر پاکترین پەڕاوی
سەرزەوی دەرسیان خوێندێ کە قورئانی پیرۆزە و لەسەر جوانترین پەڕاوی ناو کۆمەلگا خوێندنیان تەواو کردیە کە لە قورئانی پیرۆز وەرگیرایە و دەرسی علومەکانی قورئان و علومەکانی کەون و علومەکانی تری کۆمەلگەیان لە فیزیا و لە کیمیا و لە ئەحیا و لە هەموو ئەو شتانەی تر هەر لەسەر ئەو ئەساسە وەرگرتیە. بۆیە دەبینی عەلامەمان لێ دەرچووە، گەورەییمان لێ دەرچووە، جوانیمان لێ دەرچووە، کۆمەلگەی گەورەمان لێ دەرچووە. ئێستا کوا کۆمەلگەمایە، کوا شونازمایە، کوا ڕێزمایە، کوا پیرۆزیمایە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دوورکەوتنەوەمان بووە، نەڕێزی زانستمایە، نەڕێزی گەورەییمایە، نەڕێزی عیلم و معریفەمایە، چونکە لە پەروەردە دوورکەوتینێتەوە، لە قورئانی پیرۆز دوورکەوتینێتەوە. ئاینی ئیسلاممان کردیتە هامیش لە بۆ ئیشەکانمان، یعنی لە هامیشی کارەکان ئەو زەدەڵەن شتێکەیە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام با پەروەردەی منداڵەکانمانی لێ بکەین. ئێستاش من ئەوە بە کۆمەلگەی کوردی دەڵێم لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوە، ئەگەر بمانەوێ کۆمەلگەکەمان بە جوانترین شێوە ئاراستە بکەین و کەسی پەروەردەکرا و جوان ئاراستێ بخینە ناو کۆمەلگا و خێزانێکی تەندروستمانەبی و داهاتوو سەروەت و سامانمان نەدزرێتن، فەرهود نەکرێتن، سامانمان بە هەدەر نەدرێتن، خاکمان نەفرۆشرێتن و گەنجەکانمان وڵات بەزینەهێڵن، پێویستە بگەڕینەوە سەر ئەساسی پەروەردەیەکی دروست کە بریتێ لە قورئانی پیرۆز و حوجرە و مزگەوتەکان و واڵاکردنی دەرگای مزگەوتەکان بۆ پەروەردەیەکی دروست و ئاراستەیەکی دروستی تاکەکان. لەوێوە ئێمە دەتوانین شوناسی خۆمان دیاری بکەین، خاچی خۆمان بپارێزین و حکوومەتێکی سەرکەوتووی خزمەتگوزار بە هاوڵاتی و بە خاک و وڵات لە کۆمەلگەی کوردیدا بنیاد بنین. ئەگەر وامان کرد دەتوانین بڵێن ئینسانێکی تەندروستین، ئەگەر وامان نەکرد لە مرۆڤبوون دەردەچین. هەر کاتێک ئینسان لە ئاینی پیرۆز دوورکەتەوە لە مرۆڤبوون دەردەچی دەبێتە کائینێکی تر، مەخلووقێکی تر لەو سەرزەویە. ئەو کاتە هەمومان خۆمان، وڵاتمان، خاکمان، نیشتیمانمان، خێزانمان، کۆمەلگەمان و حکوومەتیشمان زەرەر لە هەموو شتێک دەکاتن و بەرەو هەڵدێر دەڕواتر. بەبەراورد بەوانەیە کە ئیلزاماتی ئاینیان کەمە، ئەوانەی کە ئیلزاماتی ئاینیان زۆرترە کەمتر ڕێژەی تاوانیان لە ناو ئەنجام دەدرێت بە هەموو توێژنەوە یاساییەکان، توێژنەوە کۆمەڵاتەکان ئەویان سەلماندووە، کۆی کە باسمان کرد دۆرکایم لە توێژنەوەکانی خۆیدا باز دەکات. ئەوانەیە کە ئیلزاماتی ئاینیان لەلا بەرزە ڕێژەی تاوانکردنیان نزمە و پێچەوانەوەش ئەوانەیە کە ئیلزاماتی ئاینیان نزمە ڕێژەی تاوانکردن لەلایەن بەرزە، چونکە هەر یەک لە ئاین و هەر یەک لە یاسا ڕۆڵ دەبینن لە کەمکردنەوەی تاوان لە کاتی بەهێزبوونی هەر یەکێکیان ڕێژەی تاوان بەرز دەبێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە ڕۆڵی یاسا لە کۆمەلگەی ئێمە بە ئەنقەز لاواز کراوە بە تەدەخولاتی سیاسی یاخود بە تەدەخولات و کۆمەڵایەتەکان. لە هەمان شێوە ئێستا دەستێکەیە دەوێت ڕۆڵی ئاین بە هەمان شێوەی یاسا زەعیف بکە. ئەم بەهێزبوونی ڕۆڵی یاسا و ئاین لە کۆمەلگا وا دەکات کە ڕێژەی تاوان بەرز بێتەوە. بەداخەوە ڕێژەی لێک جیابوونەوە هاوسەران تەلاق لەنێوان هاوسەرەکان ڕۆژ دەڕۆژ بەرەو زیادیە. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هەرچەندە داتایەکی دروست لە دەستگا فەرمیەکان بڵاو نەکراتەوە، بەڵام ئێمە بە حکمی کاری یاساییمان پارێزەرانیمان ناو دادگاکان هەست دەکەین کە ئەوانەی ڕێژەی ئیلزاماتی ئاینیان کەمترە ڕێژەی تەلاق و جیابوونەوەیان زیاترە. بەهۆی ئەوەی کە ئەوانەی کە ڕێژەی ئیلزاماتیان زیاترە و لایەنە دینداریەکەیان تۆخترە، زیاتر تەحملی ئازیەت و ئازار و ئیلزاماتی ناو خێزانەکانیان دەکەن. بە پێچەوانەشەوە ئەوانەی کە ئیلزاماتی ئاینیان کەمترە کەمتر دەتوانن بەرگەی ئەموو ئەرک و ماف و شتایی کە لە ناو خێزاندا هەیە کەمتر دەتوانن بەرگەی بگرن، بۆیە زووتر پەنا بۆ لێکجیابوونەوە و تەلاق دەدەن. بەڵام ئەوانەی کە ئیلزاماتیان زیاترە زیاتر بەرگە دەگرن و هەست دەکەن کە ئەرکەکانیان لە ناو خێزان لە بەرامبەریدا پاداش وەردەگرن، لە بەرامبەریدا لە قیامەت ئەو پاداشتی وەردەگرنەوە و بە فیڕۆ ناڕوە.